أركاني دروزبوني طاغوت چییە و ئەرکانی دروستبوونی قەومێکی طاغوت پەرستیش چییە؟ یعنی سەیرەکەی لە ژیاننامەی موسا لەگەڵ فیرعون و لە چیرۆکەی لەگەڵەوە هەمووی بۆ دەرەکەوێت کە ڕوکنەکانی طاغوت بریتین لە چی؟ ڕوکنەکانی طغیان دەسەڵاتێکی طاغوتی کوفری داپڵۆسێنەری خراپ دروست بێ بەچی دروستە بێ؟ بە کۆمەڵەشت دروستە بێ. یەکەم طاغوتەکە خۆی کە عولەما فەرمون مەلیکون جەبار کار بەدەستێک کە چەک و هێز و توانایی بەدەستەوە بێ اقتصاد و بابەتانی بەدەستەوە بێ ئەوە ڕوکنی یەکەمە. دوا ئەو وەزیرێکی ظالم و پشگیریکەر بۆی پلانداڕێژەر بۆی یاخود وەزیرانێک. سەرگەی فیرعون طاغوتەکە بوو مەلیکە جەبارەکە بوو. سەرگەی هامان وەزیری جەنگەکەی بوو وەزارەتی بەرگریەکەی بوو جندیەکانەمی لە ژێر دەسەڵاتی ئەوە بوون. بۆیە الله جل جلاله فەرمێ فیرعون وهامان وجنودهما وجندیە دووکیان ناویە بوو. دوا سەیرەکەی ئیعلامی فاسد. سەرگەی فیرعون هەیبوو ساحیرەکان بوون فیرعونیان جوانە کرد بە بەردەوامی ئەوە ڕوکنێکی تری طغیانە. دوا سەیرەکەی ڕوکنێکی تری بریتی بوو لە با بڵێین کاهینەکانی معبەد کاهینەکانی معبەد ئەوانەی کە ڕەواجەدەن بە کوفرەکانی و بە شیرکەکانی وڵێن قەیچیەکە ئەوە باشە و ئەوە وایە و بە زۆرێکن بە خواوەند لە خەڵکی. ئەنجا دوا ئەویش تەماشاکەی قەومێکی زەلیل سەرشۆڕکەر بۆ تاغوتان. ئەیتر عەبە پێنج ڕوکنە سەیرەکەی طغیان ئەڕوەدا و تاغوتەکان دروستە بن. ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم ئاماژەی بۆ داوە هەمووی لە یەک فەرموودەیە کە فەرمێ ستەکون ئومەڕا فەجەڕە فەرمێ بێگومان کۆمەڵێ کار بەدەستانە بێ کە فاجیر و کافر و خراپەکارن ووزەڕا ظەلەمە کۆمەڵێ وەزیریانە بێ کە هەمویان ئەوانیش ظالم و خراپەکار. پاشانە فەرمێ وەقوضات خەوەنە کۆمەڵێ قاضیانە بێ کە هەمویان خاینە بن خیانەت لە عەدلەکەن لە دینەکەن. پاشانە فەرمێ وفقهاء فەسەقە کۆمەڵێ زانای دین فرۆش کاهینی معبەد کە بەردەوام کوفر و شیرکەکانی ئەو تاغوتانە ئەشەرعێنن بۆ خەڵک بەرگی دینی ببەرەکە. جا بۆیە فەرمێ ئەگەر یەکێ لە ئێوە گەشتا و سەردەما با کۆیلایەتیان بۆ نەکا چونکە ئەگەر بۆیان بکاون لە توغیانەکەیان بەردەوامە بن بەڵام ئەگەر بۆیان نەکاون توغیانەکەیان نەکەوێت کۆیلایەتیەکەش لە چیا خۆی بینێتەوە لە چەند شتێکە لا يكونن لهم خازنة ولا جابية ولا شرطية با بۆیان نەبێ بە خازن یعنی نەبێ بە بانک بۆیان وەزیری مالیە نەبێ بە دارایی بۆیان نەبێتە باجگر خەڵک بڕوتێنێتەوە و غەرامە و وەسڵ و ئەو بابەتانە و بۆیان نەبێتە چەک هەڵگر چکە بەڕاستی ئەگەر ئەو میلەتە ئەویان بۆ بکەون ژەدەمێنەوە هەر لە دەسەڵاتە و ئەو دەسەڵاتە هەر بەردەوامە بێ. بۆیە سێرەکەی لە ژیاننامەی موسا لەم بابەتانە تێگەی عليه السلام. دوایی هێتە سەر ژیاننامەی عیسا عليه السلام سێرەکەی تر تێکەڵاوکردنی ڕوبوبیەتی ئەڵڵاه بە عەبدەکانی ئەڵڵاه کەیتر لەو لە دوای هاتنی عیسا و عليه السلام لە دایکبوونی بەو معجزەیە خەڵکێکی زۆر گومڕا بوو بە معجزەی نەزانی هەستا زیادەڕەوی تیا کرد دەسەڵاتی خوایەتیدا بە عیسا عليه السلام. لەوەی تر شەخص پەرستی و قەبر پەرستی و بابەتان دەستی پێ کرد و بەردەوام بوو سەلیب پەرستی و دار پەرستی و ئەشکەوت پەرستی و بابەتان ئەوی دەستی پێ کرد تاوەکو سەردەمی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم کە گەورەترینی سەردەمەکانە و سەیرەکەی لە سەردەمی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم تەواوی ئەو بابەتانی کە لە تاریخی پێشوا ڕووی داوە لە صیراع لە بینی حەق و باطڵە بە شێوازی تر دووبارە بێتەوە. ورسول الله صلى الله عليه وسلم تعاملي لقلاك بچاكترين تعامل بباشترين شوازي تعامل